ناوچەیەکی پڕ لە کانیا و سەرچاوەی ئاوی بوو. جۆرەها باڵندە و ئاژەڵی کێوی تێدا بوون. ئێمە ئەم ناوچەیەمان هەڵبژاردووە تاوەکو بزانین کاریگەریەکانی وشکە ساڵی چی بووە. بۆ دووەم ساڵ وشکە ساڵی کانیاوەکانی بەم دۆخە گەیاندووە. لەگەڵ کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان زۆرینەی ئاژەڵ و باڵندە کێویەکانیش ڕەویان کردووە و بەشێکیشیان لە بێ ئاویدا مردار بوونەتەوە. سوێسکەی لێبوو، کەوی لێبوو، ئیتر کەروێشکی هەبوو، ئاسکەی هەبوو، ئیسە و باڵندانە نەماون. ئەو تێرانی چی نەما بۆری ببێ ئاوێکەوە زیاتر نەماون. لە کەرکووکدا هیچ ڕێکخراوێکی داکۆچی لە مافی ئاژەڵان نییە. تا ئێستاش هیچ سەرچاوەیەکی دەستکردی ئاو لە دەشتایەکانی کەرکووک دابین نەکراوە. ڕەنگە ئەمەوای کردبێت ئاژەڵ و باڵندە کێویەکان بەرەو لە ناوچوون بڕۆن. ئەرکێکی نیشتیمانیە، ئەرکێکی زۆر پیرۆزە. من لێرەوە داوا لە ڕێکخراوەکانەکەم، داوا لە حیزبەکانەکەم، داوا لەو کەسانەکەم کار بەدەستن بین بە هەمومانەوە ڕێکخراوێکی ئاژەڵ پارێزی دروستکەین کە بتوانین لە دەور و سنووری کەرکووک ئاژەڵێکی چێوی زۆر هەیە. من لەگەڵ برادانان چەندجار ئەمانی کە ئیشیان لە وارە ئیشەکەنیان ئیشی ڕاوەکەن هەتا ئاسکە هەیە لە دەور و سنووری کەرکووکە. یعنی بتوانین شتێوا دروستکەین ئەو ئاژەڵانن ئێستا ڕێژیان بەروونەمان نەڕۆن، شتێوا دروستکەین کە ئەو ئاژەڵانە یان دوور نەکەون یان بەروونەمان نەڕۆن. هەوڵ بدەن لە ڕووی ئەتوان بابلین هاو سەلاجانی کەوافرێدراون یاخود لە ڕووی کۆمەڵە سەتڵەوە کۆمەڵێشتە ینی بە شتێکی زۆر ئاسان ڕۆژانە ئاوی تێ بکەن بۆی ئەو ئاژەڵە کێویانەش بیخۆن و لە مردارۆبوون بیان پارێزن و پۆلیسی دارستانەکانش ڕێگر بن لە ئەو کەسانی کەوا ڕاوی ئاژەڵانەکەن بە نایاسایی. ماوەی 2 ساڵە وشکە ساڵی پێدەشت و ناوچەکانی کەرکووکی بەرەو بیابان بردووە. تا دێت ڕێژەی دار و گژوگیا و ئاژەڵ و باڵندە کێویەکان بەرەو کەمبوونەوەی زیاتر دەچن و ئیدارە و هاوڵاتیانی کەرکووکیش تەنها ڕۆڵی بینەر دەبینن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.